دووبارە سڵاو کاریمات ئەوەی لە دنیاە زۆر باوە حکوومەت هیچ کاتێک نابێتە بەشێک لە ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکان. حکوومەت دامەزراوەیەکی سەربەخۆی و دامەزراوی هەموو میلەتە بە هەموو جیاوازیەکانەوە. ئەوی لە 2 ساڵی ڕابردووە ئێمە تێبینیمان کرد هەندێک جار حکوومەت ئەبووە بەشێک لە ناکۆکی سیاسیەکان، مەسەلەی نانبڕێن ڕوویدا، مەسەلەی دوورخستنەوەی هەندێک خەڵک ڕوویدا. پلانی کابینی حوتەم چییە بۆ ئەوی کە جارێکی تر ڕێگە نەدا حکوومەت ببێتە بەشێک لە ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکان؟ خۆی ئەمەی لا ئێمە ڕوویە شتێکی نەخوازیار بوو، شتێکی ناتەبیعی و ناخۆش بوو، ینی انشقاقێک ڕوویە، جیابوونەوەیەک ڕوویە لەگەڵ هەواڵانێک کە بەدەیان ساڵ بەیەکەوە خەباتمان کردووە و بەشێک بوونە لە ناو ئێمە لە سەروەریەکانمان، لە شکستەکانمان، لە چاکە و خراپەکانمان کە لە پڕە دابڕانێک لە یەکتری تەرازانێک دروست بوو کە گۆڕانی لێ دروست بوو. بەڕاستی ینی من تەسەوڕ ناکەم ئیدارەیەکی باش کرا خوێنی لێ نەکەوتەوە، چونکە هەموو ئێمە تەجروبەی ئینشقاقاتی خۆمان هەیە لە ناو بزوتنەوەکەمان هەموو خوێناوی بووە. ئەمە شکر بە ئیرادەی هەردوو لە ئەمە سا نەتوانێ بڵێن لە یەکتری دابڕاین و هەرێکێک هینی خۆی جێی خۆی دۆزیەوە. لە سەرەتا زۆر تند و تیژی بەرامبەر یەکتریمان بەکار ئەهێنا. ئەوە من تەسەوڕ ناکەم کەس نە ملەتەکە قازانجی لێ کرد، نە گۆڕان قازانجی لێ کرد، نە یەکێتیش قازانجی لێ کرد، حتا نەلایەنەکانی تریش. ینی ئەوە شتێکی خراپ بوو. ینی بکانە ڕەتفعلێک دروست بوو بێت لە هەندێک ئیجراعات، ئێمە دەست بەجێ چارەسەرمان کرد، بەڵام بڕیارێکی سیاسیمان نەبووە لە مەکتەبی سیاسی کە دانیشتین ئەو ئیجراعاتانە بکرێت و یا کرابێت، کە دوایی شعورمان کرد و لە دانیشتنەکان ئەخرا ڕوو. ئێمە هەر لە کابینەی 5ەوە لە کابینەی 6ەوە زۆر دەستکاری و زۆر شت کرا، لە کابینەی 7 دانیشتنمان کردووە و ئەبێ نەیهێڵینەوە. ئەوە شتێکی خراپە. ینی ئێمە بۆ بەکاری بێنین ئەم مەسەلا هەموو شەریک بووینە لەم دەستکەوتە. لە دوای هەموو ئەو ناکۆکیانەوە ئەوەی کە ئێستا گلەیەکی زۆر لەسەر کابینەی حوتەم ئەوەیە کە بەشێک لەو نانبڕاوانە ڕاستە بڕیاری گەڕانەوەیان دەرچووە، بەڵام نەخراونەتەوە سەر شوێنی خۆیان. شوێنەکانی خۆیان ئەگەر شوێنی حەساس و عسکەری نەبێت، چونکە جاری سقەکە ئەوەنە دروست نەبووە کە تۆ دام و دەستگایەکی ئاسایش، دام و دەستگایەکی پۆلیس پێشمەرگە تەسلیمی لایەنێک بکەیت تۆ جاری لەگەڵ یا تەواو نەگەیشتنە نەتیجە. ینی ئەمە حەقیقەتێکە کە تۆ حاڵەتێکە لە دام و دەستگاکانی تر هیچ مشکلەیەکمان نییە، بەڵام تۆ وەکو لایەنێکی سیاسی دەسەڵاتت هەیە، دەسەڵاتەکەت بە حکمی ئەوەی ئەکسەریەتی دەنگت هێناوە، بۆ تۆ هەیە ئەرکانە ئەساسیەکانی ناو ئەم حکوومەتە بەدەستی تۆ بێت. من کە یەکێک لای من بیسە بۆ وەزیرنی خۆ جاران بکانە هەندێک لەو برایانە وەزیر بوونە، ینی ئەکرێت من بڵێم لەبەر ئەوەی تۆ کاتی خۆی وەزیر بوویتە تۆ ئەبێ لەم کابینەش هەر وەزیر بیت، یا محافظ بوویتە، یا قەیمەقام بوویتە، یا مدیری ئاسایش بوویتە. ئەیتۆ ئەمە ئەم ئەرکانانە هەن ئەو دەسەڵاتەیە کە ئیستا ئیدارەی ئەیە کە بەیانی دوو بەیانی ئێمە لە دەسەڵات نەبووین، ئۆپسیۆن بێتە سەر حکوم، ئەویش ئەرکانەکەی خۆی و پایەی دەستگاکەی خۆی دانا بەو ئوسلوبەی کە لە قازانجی ئیدارەکەی خۆی بێت. جا ئەوە امکانە جاری من تەسەوڕ ناکەم بڵێ مستەحیلە، یعنی متمانەکە بەو شکڵە بێت بەیانی دوو بەیانی ئەمە بەکار نێت بۆ شتێکی خراپ یا ململانی. یعنی ئێمە هیچ شینێکمان نییە لەوەی کە برادران گەڕاونەتەوە لە بواری ئەسکەری و ئەمنیەکە نەبێت. تەسەوڕ ناکەم کەس لەوە پۆستەکە هین بکرێت و ئەوە ئامادەیشنین چارەسەری بکەین. بەڵام کاک ئێماد یەکێک لەو ئەرکانەی یان یەکێک لەو خاڵانەی کە بەرنامەی لیسی کوردستانی بووە بە دامەزراوەیکردن یا بە نیشتیمانیکردنی هێزە ئەمنیەکان بووە. ئەکری ئێمە کۆمەڵێک هێزی ئۆپۆزیسیۆن لە هێزە ئەمنیەکان دوور بخینەوە یان ئەوانەی کە تیانان بڕاکڕەوە نایانگەڕێنینەوە سەر شوێنەکانی خۆیان. بەخۆ ئەوانەیە بۆ شێوەیە ئێمە ئەتوانین هێزێکی ئەمنی نیشتیمانی دروست بکەین. ئێمە لەوەی تا ئیستا ئەو هێزە کە هەیە ئەوەی کە لە بەرنامەیە و ئەوەی کە لە مێشکە جای لەوەی کە لە واقع ئەم هێزی پێشمەرگە کە ئیسە وجودی هەیە هێزی ئەساسی
دوو هێزە سەرەکیەکەی کە پارتی و یەکێتیە ئەرکانەکەی زۆرینەی خەڵکەکەی بە حکمیەوەی ئەم شۆڕشە ئەم دوو هێزە ڕابەرایەتیان کردووە و پێشمەرگەی ئەم دوو حزبە بوون لەگەڵ حزبەکانی ترە لە بەرەی کوردستانی بەڵام ئەکسەریەتی لای ئەمان بووە تۆ چۆن نەتوانی بڵێ من ئەوەی یەکێتیە ئیستا عەبدوڵڵا بۆر برادەرەکانی تر بکە لە فەرماندەی ناو نایەنم لای پارتی لای ئێمە چۆن نەتوانی بڵێ ئەمانە یەکێتی نین ئەو بە خەبات و تێکۆشان هاتووە ئەو مەوقعی کردووە و ئەوانەی کە لە ناو هێزی پێشمەرگەن وەکو باسم کرد ئەمە واقعەکە کە ئەکسەریەتن یەکێتی و پارتی لە ناو ئەوان بە حکمی ئەوان شۆڕشەکەیان کردووە ئێمە چۆن نەتوانم ئیسە بڵێن تابعێکی وای لێ بدەم وەکو جێیشێکی نیزامی ئەمریکی بریتانی سەیری بکەم یعنی ئەم قۆناغەکە ئێمە تیاهەیە یعنی ئەگەر ئیسە تۆ سەیری هێزی پێشمەرگە بکەی ئیستا لەگەڵ 10 ساڵی لەبەوە پێش چووینەتە پێشەوە ئەبێ ئێمە 10 ساڵی تر چاوەڕوان بکەی یا دەمانی تر چاوەڕوان بکەی چاکتریکەی ئەو کاتە تۆ یەی هێزێک دروستەکەی بە تەتەوع بێت بە چۆنە لە هینی ئیجباری بێت قبولی ئیجباری بێت و ئیجبار بکەی کە جێشێک دووشەی ئەو کاتە هەموو لایەنەکان بەشداریتیاکەن بەڵام زەمبی یەکێتی و پارتی چیە کە شۆڕشێکیان کردووە ئیستا ئەکسەریەتی پێشمەرگە لەوانە کە ئیستا ئەگەر لە یەکتری داپڕین ئێمە با بڵێن بۆ هێزەکانی تر حزبی شووری سۆشیالیست زەحمەتکێشان ئیسلامیەکان بۆ پێشمەرگەیان نییە هەیە بەڵام ئەمە حەقیقەتێکە کە ئەبێ ئێمە ئەعترافی پێ بکەینەوە کەم دووچێت بۆ ئاسایشیش ئێمە لە کابینەی پێنجەم لە ئەتیفاقەی واشنگتن کە دوای ئەوە کە هات کەم هاتی لەسەر ئەوەی ئیدارەکانمانی کرد وتمان ئاسایش لەسەر ئەساسی مەسلەکێت لەسەر ئەساسی تەتەوع لەسەر ئەساسی اختیاری خەڵک دروستی کەین بەڵام تایسە پێمان نەکراوە ئاسایش سەیریکەن ئەرکانە ئەساسیەکان لە کادرە ئەساسیەکانی پێشمەرگایەتی دروستکرا بەڵام ئەمە تاکەی من ئەڵەم جارێ ئەمە وەڵا ئیشی ئەوێت متمانەی ئەوێت قبوڵی ئەوێت ئەوە بە خۆ دەزانی چەپڵە بە یەک دەست لێ نادرێت بەڵێ کەواتە لە کارنامەی وەزارەتی پێشمەرگەیان نییە کە لە ئێستاە پلانی دانابێ بۆی کە لە ماوەی چەند ساڵی داهاتووە بتوانێت سوپایەکی نیشتیمانی دروستکە هەموو جیاوازیەکانەوە ئیسە خەریکن ئیسەوەی کە چۆنە لە لیواکانی هەفتا و هەشتا و خەریکی دروستکردنی هێزی نیزامین لە هەردوو لا ئەم لە هەولێر ئەم لە سلەیمانی کە خەڵکی تر ئەگرنەوە تەسفیەی ئەواناکەن کە هەندێکیان پێشمەرگە قەدیمەکانە چنە ناوی هەندێکیان پێشمەرگە قەدیمەکان حەقی خۆیانە خانەنشین بکرێن خەڵکی تازەیەتە پێشەوە کولیەی عەسکەریمان هەیە بەشداریتی هاکە خەڵکی شارەزا و خەڵکی چۆنەڵێت خاوەن بینی عەسکەری موقعی عەسکەری خۆی هێنە ناوی ئەمە ئێمەیسە خەریکی بەڵام ئەوەیە بۆ ئێمە توانیمان ئەم دوو با بڵێم وەزارەتی ناوخۆ و دارایی ئێمە بە 45 ڕۆژ کەمتر یەک ماخز هێزی پێشمەرگاڵێن بۆ سەری ساڵ یەکیەخەیت ئەمە بێحکمت نییە یعنی ئەمە خۆ ئێمە پێمان خۆشە هەر ئیسا لەم ژوورە دانیشم قەرار بدەین بڵێن یەکخرا بەڵام ئەم یەخستنە چۆن ئەیکەی چۆن ئەمە نیزامی بۆ دانەی چۆن قبوڵی یەکەن چونکە ئەمانە بەڕاستی ئەمە هێزێک نەبووە ئێمە هاتوین دەستمان کردوتە سەری و بڵێن ئیدارەیەن ئەم هێزە هێزی شۆڕش بووە هێزی لایەنەکان بووە ئەبێمە تەنزیمی کەی ڕێکی خای بە تەدریج تا ئیکەیتە هێزێکی نیشتیمانی کە تابعی حزبی لەسەری زاڵ نەبێت ئیستا تابعی حزبی ئەتوانم بڵێم تابعی حزبی لەسەری زاڵ نییە نەوان نییە ئەگەر هەر لەو تابعە حیزبیا بوەستین کاگمات پاش ئەو هەنگاوانی کە کابینی حوتەم ناوێتی بۆ یەکخستنەوەی ئەو وەزارەتانە تو بجەگری سەرۆکوەزیران چۆن هاوڵاتیانی ئەم وڵاتە دڵنیا ئەکەیتۆ لەوەی کە ئەوە تەنها هەیمەنی یەکێتی و پارتی نییە کە بەسەر حکومەتەوەیە یان ئەوە تەنها هەیمەنی یەکێتی نییە کە بەسەر سلێمانی و دامەزراوەکانیەوەیتی و هی پارتیش بێ بەسەر هەولێر و دۆهۆکەوە بەڵکو ئەو هەیمەنی حکومەتەکە و حکومەتە ئێوە ئەتانەوەی بیکەن بە حکومەتی خەڵک ئێمە ئەگەر سەیری ئەم حکوومەتە بکەی یعنی حکوومەتەکان کابینە بە کابینە ئێمە بەرەو ڕوو باشتر ئەڕۆی سەیری کابینەی حوتکەی هەندێک شتی هەیە تازەیە بۆ بەنسبەت کابینەی شەشەوە شەش تازە تریتیا بۆ پێنج تا ئەو کابینانە کە ڕۆشتون ڕۆژ بە ڕۆژ کیانی ئیداری ئێمە
قایمتر و چاکتر ئەبێ بەرەو باشتر ئەڕوا و ئێمە ئەبێ بە چاوی مستەقبلەوە سەیری ئەمە بکەین ئێمە چ وڵاتێکمان گرتوتە دەست ئێمە کە هاتوین حکوومەت ئینسیحابی ئیدارەی کرد ئێمە چ تەجروبەیەکمان هەبوو لەو مەسەلەیە ئێمە چۆن لێت مێژوویەکمان هەیە لە ئیدارەدانی خودی خۆمان ئێمە هاتوونێتە سەر وڵاتێکی کاول هاتوونێتە سەر چۆنڵێت یاسای زۆر خراپی سەردەمانی بەعس و قەراراتی بەعس مێشکی زۆر لە ئیدارات و لە شتەکانمان بۆکو پاشماوە بۆمان ماوەتەوە ئێمە لەسەر ئەساسی ئەوە هاتوین کیانی خۆمانمان دروست کردووە ئیدارەی خۆمان دروست کردووە یعنی من ئیستا ناتوانم ئەم ئیدارەی ئێمە بەراوردی بکەم لەگەڵ تورکیا لەگەڵ ئێرانە لەگەڵ سویدا ئەمانە بەدەیان و بە سەدان ساڵ لەسەریان ڕۆشتون ئێمە ئیدارەیەکمان دروست کردو لە سەرەتاوە حسارمان لەسەر بووە ئیدارەیەکمان دروست کردووە و تومانە فدرالی بەعسی دکتاتۆریەت لە بەرامبەرمان بووە ئیدارەیەکمان دروست کردو دوای ماوەیەک شەڕی ناوخۆ دروست بووە ئیدارەیەک دروست کراوە داهاتێکی وامانەوە نەبووە ژێرخانێک کە بتوانین ئەتیمادی لەسەر بکەین یعنی ئەمانە هەموو عاملێک بوونە کە ئێمە نەمانتوانێت ئیدارەیە کە هەندێک بە خەیاڵی خەڵک وەکەوەی بڵێت من ئیستا ئەتوانم دیموکراتیت لە کوردستان بە قەراری ئیسە لێرە دانیشم و جێبەجێ بکەم ئەمانە زەمینەی مۆزوعی و زاتی و عواملی خۆی ئەوێ تا ئەمە دروست بکەین بەڵام ئێمە ئەگەر بەراورد بکەم من خۆم بە وجدانی خۆم بەراوردی ئەمڕۆ بکەم لەگەڵ 4 ساڵ لەمەوە پێشی من پێشکەوتووی تەسەووری شەکەم و ئومێدی شەکەم و هیواشم ئەوەیە 4 ساڵی تر لەمە باشترەکەی ئەگەر ئێمە بە یەکەوە ئیش بکەین مستەقبەل و ئایندەمان ڕۆشنە نابێ ئێمە بێ ئومێد بین ئەگەر کۆمەڵانی خەڵک و تۆش وەکو ئەعلامیەک سیرکەیت دام و دەستگای ئەمڕۆمان لە پێرار باشتر نییە بۆ 2 ساڵی تر لەمە باشتر نەبێ کەواتە ئەو هەیبانەیە لە ئێستاە هەرماوە یان با بڵین ئایندەیەکیش ئەمێنێت کەمتر بووە و ئێمە جاران کارە سەردەمانێک بووە حزب دەسەڵات بووە ئێواران لە مەکتەبی سیاسی و لە حزبە قەرارەدراوە بەڵام ئێستا حکومەت دەسەڵاتدارە فەرقەکە من سەردەمانێک مەسئولی مەڵبەندی لە نەوەتەکان 93 مەسئولی مەڵبەندی کەرکووک بوومە لە دەربەنی خان ئێمە خۆمان حکومڕانی ئەو ناوچەمانە کردووە گومرگ لای خۆمان بووە من معاشم بە محافظ و قەیمەقام و مدیر ناحیە و لە مەڵبەند معاشیان پێدرا لەسەر معاشەکانی تری خۆیان ئایسە وایە ئێستا هیچ کاریگەری حیزب نییە بەسەر ئەگەر من ئیسە بەراوردی کەم یعنی ئێمە خۆمان ئاڵا هەڵگری جیاکردنەوەی دەسەڵاتی حزبی لەگەڵ دەسەڵاتی حکومی خۆمان ئاڵا هەڵگری ئەوە بووینە بە ڕێزمام جەلال هەڵی گردووە و خۆمان ئیشمان لەسەر کردووە ئەگە سەیرێکی تەدەخولاتی حزبی تەدەخولاتی قەراری مەڵبەند و لق و شوێنەکان ئیستا زۆر کەم بۆ بڵێم نەماوە غەڵەتە ڕاست ناکەم بەڵام ئیستا بۆتە عەیبە جاران شانازی بوو بەڵام ئەبێ منیش بزانم ئەم دەسەڵاتەی کە من ئیسە لە مووقعەکەی خۆمۆک و جێگری سەرۆک وەزیرانم لە حزبێکەوە بۆم هاتووە کە ئەکسەریەتی دەنگی هێناوە ئەبێ من ئەوەش لە بیر نەکەم ئەگەر یەکێتی و پارتی ئەکسەریەتی دەنگیان هێنا بن ئەتوانن دەسەڵات بگرینە دەستەوە ئیسا سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و ئەکسەریەتی وەزارەتەکان لای ئێمە بێت بەدەنگ هاتوو کاک ئەمات بەشێک لە چاودێران پێیان وا بوو کە ناکۆکیەکانی ئۆپۆزیسیۆن لەگەڵ کابینەی شەشەما بەشێکی گەڕێتەوە بۆ ناکۆکی شخصی لەگەڵ بەرهەم ساڵح کە سەرۆکی حکوومەت بوو و هەر ئەو چاودێرانە ئاماژە بۆش ئەدەن کە عیماد ئەحمەد هەمیشەیەکێک بۆ لەوانی کە نزیک بووە لە ئۆپۆزیسیۆنەوە یان ڕاستتر بڵین لە گۆڕانەوە ئەمە یارمەتی دەر نابێ بۆ ئێوە لە کابینەی حوتەما کە نێوانتان لەگەڵ ئۆپۆزیسیۆن زۆر باشتر بکەن من تەسەوور ناکەم یعنی من پەیوەندیم لەگەڵ برایانی گۆڕان من بە هەوان هەواڵی یەکتر بووینەوە و نەعەقلێتی ئەوە نەعەقلێتی ئێمە ئەوەیە کە یەکتری ڕەفسکەین ئێمە پێمان خۆشە هەرێکێک لە مووقعی خۆی خزمەتی ملەتەکە بکەین یعنی هەمومان کە سیاسەتمان کردووە بۆ خزمەتی ملەتەکە سیاسەتمان کردووە فترەیەک بە یەکەوە کردومانە وەی سێش دابڕاوین و ئەمەش ئەم دابڕانە چکە
چکە من بە حکمی ئەوەی تەجروبەی خۆشم دابڕاوم لە یەکێتی دوای گەڕاومەتەوە ناوێکێتی یعنی من سیاست بەوە نابینم بە جامد و من بە حرەکە سیاست ئەبینم ینی ئەمڕۆ تۆ قناعەتێکت بە شتێکە بەیانی امکانە دوای فترەیەکی تر قناعەتت بگۆڕێ و بە تەجروبەش بینیومانە لە هەموو انشقاقاتێک توندڕەوی تەتەڕف قازانجیتیانەیە بڕۆ جەلالی و مەلایی بڕۆ قیادەی مرکزی و لوژنەی مرکزی بڕۆ ئاڵای شۆڕش و یەکێتی سۆشیالیست و یەکێتی شعب و پارتی ئەم انشقاقانەی ئێستاکە لە ناو زەحمەتکێشان دروستە بێت چەند تەتەڕفی تیا بێت تەسەورەکەم زەرەری زیاترە بۆ ملەتەکە زەرەری زیاترە بۆ حزبەکە زەرەری زیاترە بۆ شەخصەکە چونکە ئێمە هەموومان معسووم نین لەغەڵەت هەموومان عەقڵمان پێش 20 ساڵەمەوە پێش ئێمە ئیمانمان بە مارکسیەتێکی زۆر قوح بۆ ئیساڵێ مارکسەت ئەنمای غەڵەتی تایە جاران ئەمانوت ئێمە حزبێکی قەومی نیسە وتمان حزبێکی ئیشتراکی بۆی نەبووینە حزبێکی دیموکراتی جاران عەسڵەن ناو ئێمە سۆشیال دیموکرات تەحریفی بوو ئێستا شانازیەکە نێڵێن سۆشیال دیموکراتی کێ ناڵێت فترەیەکی تر ئێمە عەقڵێتێکی ترمان شتێکی تر نایەتە کایەوە ئەمە ئەم عیلاقە کە من خۆم وا لە دنیا وا تێگەیشتوم لەگەڵ برادرەکان و لەگەڵ ڕەفیقەکانی خۆمان دکتۆر بەرهەمیش جێگری سکرتێری گشتی بووە وەکو یەکێتی تەسەڕوفی کردووە یعنی هیچ شتێکی شخصی لە ئارا نییە ینی بڵێت ئەوانە هەمویان ئیشیان نەبوو بەس دژایەتی دکتۆر بەرهەم بکەنوانی ئەوان دژایەتی کابینەکەیان کردووە وەکو ئۆپۆزیسیۆن هیچ نیەکی نەبووە چونکە لایەنەکانی تریشی دیا بووە یعنی لەوانەی لە حاڵەتێک و حەقی خۆیانیشە ئیشەکەم بۆ دەسەڵات بگرنە دەست خۆ نایان بە شان و باڵی کابینەکەی ئێمە هەڵبدەن ئیسا ئێمە کابینەکەی ئێمە نەهاتن هەر دەنگمان لە ناو قاعەکەدا نەنیشتن کە دەنگمان پێ نەیەن هەسەیرمان بکەن یعنی ئەوە چی نییە کە حەقی خۆیانە من ناتوانم ئیجباریان بکەم بەڵام من پێم خۆشە بە یەکەوە ئەوان لە سەنگەرێک لە معارەزە ئیش بکەن بۆ خزمەتی ملەتەکەیان منشە لە دەسەڵات ئیش بکەم بۆ خزمەتی ئەم ملەتە نقاتی مشترەک بدۆزینەوە ئاڵوگۆڕی دەسەڵات بکەن بە هادئی بە یەکتری قبولکردن نە بە ڕەفزکردن و بە یەکتری خستە ناو چاڵ و چونکە ئەوە لە مێژووە دەرکەوت چەند تند و تیژی گۆڕانکاری لە دواوە بێت ئەو گۆڕانکاریە سابت نابێت چەند بە هادئی بیکەیت چەند چۆن بە ئوسولی خۆی ببێت ئەوەنە لە قازانجی ملەتە و ئەوەنە تەجروبەش ئەوەی زیاتر هێشتوێتیەوە و ئەوەی زیاتر چۆنەڕە بە سەرکەوتویی ماوەتەوە نە ئەوانەی بە تند و تیژی کە تۆ ئجباریکەی گۆڕان بکە ئەجباریکەی دەستکاری بکە با یەکتری قبول بکەین من ئەو عیلاقەم پێخۆشە کە ئێمە و بسوزێن یەکتری قبول بکەین لە ماوەی ڕابردوو قەرانێکی سیاسی ئەتوانین بڵین زۆر قوڕە زۆڕۆی کردە عێراق کە هەتا ڕادەیەک بە ژێری چاودێران بۆ چوونەکان لە هەرێمی کوردستانیش بەرامبەر ئەو قەیرانە سیاسیە یان ڕاستتر بەرامبەر متمان لێسەندنەوەی نووری مالیکی جیاواز بوو پارتی دیموکراتی کوردستان کە سەرۆکی هەرێم کاوکات سەرۆکی ئەو پارتەشە نوێنەرایەتیە کرد پێداگری لەسەر لێسەندنەوەی متمانە کرد لە نووری مالیکی و یەکێتی نیشتمانی کوردستان لە بەرامبەرە ئەو هەڵوێستەی نەبوو هەڵوێستێکی پێچەوانەی هەبوو ئەمە تا چەند کاریگەری لەسەر کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان داناوە بۆ پێوەی کە ئێوە بە هاوبەشی پێکتان هێناوە ئێمە هەڵوێستمان پێچەوانەی هەڵوێستی کاک مەسعود نەبووە حەزەکەمەوە بە حەقیقەت بڵێن ئێمە گلەیمان لە مالکی هەیە لەبەرەوەی ئێمە اتفاقێکمان لەگەڵ بەڕێز مالکیە کردووە کە حقوقمان مەزبوون بکاوەکو کورد مادەی 140 جێبەجێ بکە مستحقاتی پێشمەرگە بدا قانونی نەفت و غاز قبول بکە سنووری کوردستانمان بۆ دەستنیشان بکە دەسەڵاتی هەرێم و فدرالیەتەکەمان دەستنیشان و باشتر بکە دەستور جێبەجێ بکە کە مالکی ئەمە نەکا من داوای حەقی خۆم بکەم لە شەراکەت لەم حکومە بۆ ئەمە حرام بێت ئێمە و برایانی پارتی کە ئەگەر مووقفێکی جیاوازمان هەبێ یا بۆ چوون یا ئیجتیهادێکی جیاوازمانە بێت بۆ ئەمە بە خلاف و لە یەکتری دابڕانێ بکەین ئێمە لە ناو حزبەکەی خۆمان امکانە هەندێک ئارامان هەیە جیاواز لە ناو پارتی شاعر وایە و لە ناو لایەنەکانیش وایە ئێمە بۆ ئەگەر شتێک هەبوو وەکو یەک بیرمان نەکردەوە
ئەمە بەدابڕان لە یەکتری حسابکەین. بەڵام نەناردنی واژۆی پەرلەمانتارەکان بۆ پەرلەمانی عێراق بۆ پێداگیری سەر و کۆمار لەسەرەوەی کە نێرێەوە بە دیالۆگ ئەم کێشێت چارەسەر بکرێ ئەمە هەڵوێستێکی پێچوانە نییە. سەر و کۆمار بە حکمی دەستور، سەر و کۆمار بە حکمەوەی چەترێکە بۆ هەموو عێراق، سەر و کۆمار کە ئیستا بۆتە وەکوژن حەلال المەشاکل و سەمامی ئەمان بۆ هەموو عێراق، التیزاماتی خۆی هەیە دەستوری، التیزاماتی خۆی هەیە لەگەڵ هەموو لایەنەکان، التیزاماتی ئیقلیمی و دەولی هەیە، یعنی ئەبێ ئەو وەکو سمبلێک وا بمێنێ. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بە حکمەوەی تەحالوفی استراتیجیمان هەیە لەگەڵ برایانی پارتیە، ئەبێ لە یەک سەنگەر بین و ئەگەر ڕێیەکیشمان هەیە، یعنی شەرت نییە هەموو ڕێیەکی برایانی پارتی کە ڕێیەکیان هەبوو ڕێیەکەم من لەگەڵیانە شەریک نەبم بە یەکەوە دانەنیشین ئەو ڕێیە پەسەندکەین، بۆ حرام بێ دەگەر پێیان بڵێم ئەمە من لەگەڵ ئەم ڕێیە نیم. ئەگەر بە یەکەوە بڕیارمان داوە بە یەکەوە جێبەجێەکەین، ئەگەر نا ڕێیەک هەیە جیاوازیمان تایە، بەڵام ئێمە لە سنووری اتفاقی استراتیجی لە سنووری مەسلحەتی عامی ملەتەکەمان ئەم برایانی پارتی ئەم برایانی یەکێتی کە خۆمانین بە یەکەوە نەمانشت تێپەڕێت، نەمانشت خەڵک نان و پیازی پێ بخوا. ئێمە سەرڕای ئەوەی بۆچوونیش هەبووە، بەڵام ئەو بۆچوونە بۆ وای لێ نەکەین ببێتە خزمەت بۆ قەزیەکەمان لە جیاتی ئەوەی لە یەکتری دابڕین. یعنی ئێمە لەو کات ئێمە لە ناو حکوومەت بووینە کەس پێی شعوری پێ نەکردووە ئێمە جیاوازیەکمان هەیە یانە. هەردوو مەکتەبی سیاسی بەردەوام پەیوەندیانە بۆ مام جەلال و کاک مەسعود دایمەن خەڵکیان لە بەینا بۆ هاتوچۆ و نامە و نامەکاری و تەلەفۆن و تەلەفۆنکاری شتێکی تەبیعیە ئەمە، بەڵام ئەعلام ویستی زۆر ئەمە گەورە بکات. خەڵک نەیارەکانی کورد و کوردستان ئەیانویست ئەم ناوچەیە کە ئیسە ئێمە قووەتەکەمان لە یەکبوونی خۆمانە وایانی کرد کە ئێمە لە یەکتری دابڕێن و دیجارێکی تر ئەو کارە ساتاکانی سەردەمی شەڕی سارد و سەردەمی شەڕی ناخۆ دروستە بێت. قیادەی کوردی نازجترە، قیادەی کوردی ئەوە نییە ئێمە لەسەر شتی زۆر بەسیط یا زۆر شتێکی ئەعلامی هەفوەیەکی تەسریحاتی وای لێ بێت ئێمە مەسەلە استراتیجیەکە لە بیر ببین. هیچ مشکلەمان نییە گەر ئێمە تەنازول بۆ برایانی پارتیکەین، برایانی پارتیش تەنازول بۆ ئێمە بکەن هیچی بە فەخری نایزانین لە شتەکان بە تەوافق و بەوە ئەیزانین یەکتری قبوڵەکەین. ئێمە حەزەکەین لەگەڵ برایانی ئۆپسیۆنیش بە هەمان حاڵەت ئیش بکەین، یعنی نەکەوینە دوو سەنگەری دژ بە یەک، با سەنگەری کورد یەک سەنگەری بێت بۆ داخوازیەکانی خۆمان. بەڵێ لە یەکەمین چاپێکەوتنیا لەگە کەناڵێکی کوردی حەسەن شارستانی جێگیری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری وزە جارێکی تریش هەرێمی کوردستان بە قاچاغبردنی نەوت تۆمەتبارەکات. ئێوە وەکو حکومەت چیتان کردو بۆی کە ڕێگری لە مەسەلەی بە قاچاغبردنی نەوت بکەن؟ وەڵا ئەگەر قاچاق بێت لای خۆیان قاچاق زیاترە. ئەگەر سەیری گەشەکردن و بەرەو پێشچوونی بواری نەوت بکەی سەیری عێراق کۆ سەیری کوردستان بکە. ئێمە چەند گەشەمان کردووە، ئەمە حەقیقەتێکە بێگینی نەکەین. جا ئەوان ئەگەر هات ئەو توهمەتانە کە دروستەکەن، من جارێک زۆر جار کە پێشتر لە کابینەی 5 وەفتی مفاوض بووین و ئەچوین بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە، پێمان خۆش بوو دانیشین بە یەکەوە ینی ئیشی لەسەر بکەین و بگەینە دەرەنجامێک لە خزمەتی هەموو عێراق بێت. ئێمە ئێستا شەریکی لە عێراق شارستانی توهمەت دروستەکە ئێمە توانین جوابی بدەین و جوابمانیش داوەتەوە، بەڵام بەم توهمەت و توهمەتکاریە کێشەکە چارەسەر ناکرێت کە ئیسا ئەڵێن ئەو نەوتەکە ئەچێتە دەرەوە لە حسابیەکە. پێمان خۆشە بە لایەک بێت کێدا ئەنەن بە ڕقابە و بەشت بزان لای ئەوانەوەیەتە لای ئێمە ئەچێتە دەرەوە یان نەوتەکانی ئێمەیە کە دەری هێنین و ئەچیت لە دەرەوە با تحقیقی بکەین. بەڵێ یەکێک لەو تەوەرانی تر کە شارستانی و ڕۆژانیوێتی مەسەلەی گرێبەستەکانی نەوتە لە هەرێمی کوردستان. ئەو گرێبەستانە بە جارێکی تریژ بە گرێبەستی نایاسایی وەسفاکە باز لەواکە کە ئەو گرێبەستانە زیانی زیاترە بۆ حکومەی گرێبەستی شەراکەن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێوان کۆمپانیا بیانیەکانە. هیچ شەفافێتێکتان هەیە ئێوە بۆ دەرخستنی ئەو گرێبەستانە تا وەڵامی ئەو تۆمەتانی پێبنەوە؟ هەموو لەسەر سایدی ئەتەرنێت گرێبەستەکان معلومە، هیچ دنیایەک هیچ وڵاتێک ئەوەی نەکردووە لە کوردستان کردومانە و ئەعلانمان کردووە اینەکان
و ئەوەی کە ئێمە بە حکمی و عقودی شەراکەتمانەیە ئەوان عقودی خدمەتیان هەیە وەرە لای ئێمە چەند شەریکە هاتووە چەند پێشکەوتووین و لە عێراقی شارستانی کە فترەیەک وەزیری نەوت بووە و ئیسە سەرپەرشتی ئەو بوارەشەکە عێراق چەند دواکەوتووە ئێمە ناتوانین بە عقودی خدمە شەریکات بێنینە وڵاتەکەمان چونکە پارەیەکی وامان نییە بیدەینە ئەو شەریکاتانە تەنقیب بکات و نەوت دەربێنێت و شت بێم بە ملیارات بیدەمە پێی بڵێم دوای ئەوە نەپارە پێیە سیاسەتەکەی ئێمە ئەوەیە ئەو یەک دروستیەکە بە پارەی خۆی بە ئەستثماری خۆی لە دەرهێنانی نەوت شەریکە لەگەڵما یەک پارەکەی خۆی لێ دەرێنێت بە نسبەیەکیش ڕبحی لێەکە ئەمە لە دنیا هەبووە و ئەم ئوسلوبە قازانجی زیاترە ئیستا ئێمە لە بواری نەوتی ئیسا کوردستان کەوتۆتە ناو بۆرسەی نەوتی دنیا بەڵام ئەو ڕێژەی نەوتی کە ئەین بۆ ئەوە کۆمپانیایانە من حەزەکەم یەک نوقتە ئێمە لەما ئەو شەریکاتانە ئەگەر نەزانن ئەمە ئەمینە ئەم شەریکاتانە نەزانن ئەمە دەستوریە یەن بە ملیارات و بە مەلاین دۆلار سەرفکەن و بەبێ ئەوە بزانن مستەقبەلیان ئەمینە یان نە بە قسەی علمیەگەڵت سەرمایە ترسنۆکە ئەگەر نەزانێ ئەمە قازانجی لێیە شەریکاتی ئەمریکی شەریکاتی تورکی شەریکاتی فەرەنسی نەرویجی وڵاتانی تر کەنەدی یەن لەم وڵاتە ئستثمار لەم بوارەکە لە بواری شەراکەتەکە ئەمە ژێرخانێکە بۆ وڵاتەکەمانەکە بتوانین ئیدارەیەکی باشی بکەین بەڵێ کاریمەد کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە بە گوێرەی داتاکان هەرێمی کوردستان تا ئێستا نزیکی 7 ملیار دۆلاری وەک شیرینی گرێبەستەکانی نەوت وەرگرتووە ئەتوانی وەک ژێگری سەرۆکوەزیران پێم بڵێم پارەی ئەچێتە سەر بودجە یان چی لێت حکومەت لە چیا سەرفێکە یەک بەو حاجمە و بەو ژمارە نییە وەکو ئەوەی بیستومە بەو هینە نییە دوو ناچێتە سەر بودجە سێ لە وەزارەتی مالی و وەزارەتی سامانە شتەکان سەرپەرشتیەکەن و بەکارێت بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکو و بۆ دروستکردنی مەشارعی ستراتیجی و ژێرخان بۆ وڵاتەکەمان زۆر باشە ئێمە ئەحمەد جەگری سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ مسابقەتە من سوپاسدان دەکەم و بەخێر بێن بەسەر چاو بۆ ئەنجومەنی وەزیران زۆر سپاس خۆشەویستانم شابەکەوتنیم هەفتەیە کۆتایی هات تا دیدارێکی تر هەموو لایەکتان خۆشیابن.